ڕێناز خان وەکو من ئەوەی سەری جانتاکانی تۆم کرد هەر یەکە و دیزاینێکی جیاوازە جا بەڕاستی ئەوە قورسی ینی من چەند بیری لێ یەکەمەوە ئەگەر بشمێ دەست پێ بکەم نازانم چۆن ئەو دیزاینانە جیا بکەمەوە تۆ چۆن ئەم دیزاینانە لە یەکتری جیاواز دروست ئەەکەی بۆ من جانتایەکە بە جۆرێک دروست کردووە شوێنی ئەو کلێنسەت بە شێوازێکی تر دروست کردو هەتا من شوێن قورئانێکم بینی لێرەیە زۆر جوانە هەتا ئەوەش جیاوازە لەمە چۆن ئەو دیزاینانە و جیا کردوتەوە خۆت من بە مێشکی خۆم ئەم دیزاینانم کردووە هەتا جێ قورئانەکانیش هەمووی هەر بە مێشکی خۆم دیزاینەکانم کردووە و ئەو جێ قورئانێکە بە دیواری شۆ هەڵ ئەواسترێ ئەوە لێشی نووسراوە ئەڵڵا هەر لەسەریشی نووسراوە الحەمدوللا من بە مێشکی خۆم ئەو دیزاینانم کردووە ئەنی هیچ ئەوە نییە بڵێ کچەکانە هاوکاری بکەن بۆ نمونە شێوازەکەی و بۆ دیاری بکەن شێوازەکەی ئێستا بۆ نمونە کە کەسێک شتی ئەوێت لە پەیجەکە داوای ئەکات پێم ئەڵێن بەس پێم ئەڵێن ئەوەی ویستویانی ئەها وەک شتێک وێنەکەی وەک شتێک لەبەر چاوم یعنی دەرەخەن بۆی هەستی پێ بکەم کە کامەیە ویستویانە لەشە ساخ بێ وەڵاهی ئەوە زۆر قورسە بۆ ڕاستی من ناتوانم ئەگەر بشمەوێ دروستی بکەم ناتوانم یعنی ئاوا تۆ بە مێشکی خۆ دروستیەکەی منەوە توانایم نییە لەشە ساخ بێت اینجا ڕێناز خان حەزەکەم باسێکیەوەم بۆ بکەی تۆ هەر لە زگماکەوە نابینایت یاخود لە چ تەمەنێک ئاوات لێ هاتووە من دایکم وان بووم باسەکەن کە تەمەنم ساڵ و نیوێک بووە بە خوێنی پیسکە خوێنیان بۆ گۆڕیم خوێنەکە پێم نەکەوتووە یاوێتی لە چاوم واتە نەخۆشیت هەبوو کە خوێنیان بۆ گۆڕیت نەخۆش بوو میتر خوێنەکەیان بۆ گۆڕیوم ئەو خوێنە پیس بوو بە پێم نەکەوتووە سپاس بۆخوا ئەوەتانە ئێستا خاتوونێکی ئاوا دەستڕنگینە لێ دەرچووە ئەوە هەموو کەسێکت ناسێ کە تۆ ئەم ئیشە جوانانە ئەەکەیت ئەی حەز ناکەی بۆ نمونە ڕۆژێک بێت کەسێک هاوکاریت بکات بوون حەز ئەەکەی چی بکەی یعنی تۆ لە دوا ڕۆژە شتێک بە من بڵێیت کە ئێمە بیگەێنین بە ئەو کەسانە کە شتێک بۆ تۆ بکەن حەز ئەەکەی ئەم شتانە بۆ بفرۆشینەوانە یاخۆت دوکان نارێ هەبێ لێو بکڕێت ئەوە ئاواتمە بەڕاستی کە دوکان نارێکیان کەسێک هەبێ ئەم شتانم لێ بکڕێتەوە و ئەو هەم بەڕاستی زۆر دڵخۆش مەکات ئیشەڵڵا خوای گەورە هاوکاری دەکات و هەروەها ئێمەش پێمان خۆشە ئەگەر دوکان نارێک یاخۆت هەر کەسێک هەیە کە ئەم بابەتی چنراوانە ئەکرێتەوانێ و ئەیفرۆشێتەوە ئەوە خاتۆڕێناز لە ئێستاە ئامادەیە بۆ دروستکردنی هەتا ئاماژەشی پێیا جگە لەم بابەتانە پشتێن و ملوان کۆشتیش دروست ئەکات کەسێک هەبێت کە بێوێت ئەم شتانە بفرۆشێتەوە لە لای خۆی ئەوە خاتۆڕێناس هەیە کە پێیجی خۆشی هەیە ئەتوانن پەیوەندی پێوە بکەن لەگەڵ خۆیان قسە بکەن و ئەو بابەتانەی لێ وەربگرن و بۆشی بفرۆشنەوانێ خاتۆڕێناس حەز ئەەکەم چ شتێکی تر هەیە بۆمان باس بکەی خۆت حەز بکەی لەسەر دیزاینی ئەم جانتایانە یاخۆت شتێکی تایبەت هەبێ پێم بڵێیت وڵا ئیتر من هەر دەستخۆشیتان لێ یەکەم و دیزانی جانتا شتەکانیش هەر دیارە بۆ نمونە جێ کلێنس بە دوو جۆر دروست ئەەکەم جانتاکان بۆ شێوەیە و ئیتر جانتای مناڵە و جزدان و ئیتر ئەنواع شت هەموو دیزاینەکان لێرە ئامادەن و لێرەشەوە ئەمەوێت کە دەستخۆشی لە هاوسەرەکەم بکەم پێی ئەڵێم هەتاوەکو ئەوما بێت من دڵخۆشم بەڕاستی خوا بۆ یەکتان بێڵێ ڕێناسخان هیچە بۆ لە کاتی دروستکردنی ئەم دیزاینە شتێکی ناخۆش ڕوویابە یاخۆت لە نێوان خۆت و مشتریەکان تا شتێکی خۆش یان ناخۆش ڕوویابێ بۆم باس بکەی وڵا ئەوە پرسیارە زۆر مهم بوو ئەوە جارێکیان یعنی کەسێک لە کەرکک بوو کە بڵاویشم کرد بۆ خۆم شتی لێ کڕیم زۆر بنەوە ئەوتم بەدڵ تا یەقل جوان نییە بە زۆر شازە يعني جوانیە بە زۆر شادەوەڵا کەوایوێت زۆر ینی یەکەم جار زۆر دڵم تەنگ بووتم باشە بۆ جوانی دوێت ماڵێت شازەمانە شتەکەی زۆر بەلاوە جوان بوو بەڕاستیڵم جوانی ئەوە نەجوانە ئەوە نەجوانە ئیترها باز ناکرێت لە ش ساخ بێت من ئەمڕۆ زۆر لە کاتی تۆم گەر سپاسەکەم کە کاتی خۆ بە ئێمە بەخشێڕێناخوا بەخێر زۆر سپاسەکەم ئیشەڵڵا من و تۆ قسە ئەەکەینەوانێ اینجا من جگەلەوەی کە ئاماژەم پەیامێ جانتات لەلا دروست بکەم من هاوکاری تۆ ئەەکەم بەوەی کە بەردەوام شتەکانی تۆ بڵاوەکەمەوە لە لای خۆم وەکو ڕکلامێک بۆ بەڕێزت من هاوکاری تۆ بم لەمڕەوە کە وعدت پێم هەتاکو ئەو ڕۆژەی من بەردەوام بم لە سۆشیال میدیای شتەکانی سپاس بینەرانی خۆشەویست وەکو ئاماژەم پێەیە ئێستا ئەتوانن سێری جانتاکانیش بکەن شتی زۆر جوان و تایبەتی دروست کردووە
خاڵێکی گرنگە کە باسێکم ئەوەیە کە وتی حەز ئەەکەم کەسێک هەبێت ئەم شتانم لێ بکرێتەوە بیفرۆشینەوە. اینجا هەر کەسێک خوازیارە هەر کەسێک حەز ئەکات هاوکاری خات و ڕێناس بکات کە ئەم شتانەی بۆ بفرۆشێتەوە یاخود دوکانارەکان بیکردنەوەنێ ئەوە ئەتوانن پەیوەندی بەخۆیەوە بکەن و منیش لە لای خۆم بڵاوی ئەەکەمەوە پێیجی ئەم خاتونەدا ئەنەم چونکە پێیجی خۆی هێو ئەتوانن پەیوەندی بەخۆیەوە بکەن.